ئەمە گەدەمانە، ئەمە ڕیخۆڵەکانمانە، بەڵام ئەمەیان دیسان گەدەیە، دیسان ڕیخۆڵەکانمانە، کەچی ئەمە دیسان گەدەیە، ئەمانە چینەکانی گەدەن، گەدەی ئێمە ناوپۆشی گەدە لە سێ چین پێکاتوە. کاتێک بەکتریایەکی ترسناک دێتە ژوورەوە، کە ئەم بەکتریایە هات بە مادەیەکی تایبەت، چینەکانی وەرە بۆ شوێ، چینەکانی لێرە بۆستە بێ زەحمەت، چینەکانی گەدەمان بە مادەیەک، بە ڕژاندنی مادەیەک لە پرۆسەسێکی وردی زانستیدا کون دەکات. بۆ وا دەکەی بێ زەحمەت؟ چەی جەنابەت؟ قسەش ناکە. کەتن کرد. فەرموو. دکتۆر گیان، ئەمە چی بوو؟ کاکتۆ ئارازگانەمە ئەو بەکتریایە کە ئێمە باسمانەکە بەکتریای سوپایلۆری باشە، چاوی نەهامەتێکی زۆرە بە مرۆڤ. باشە، ئەمە چینەکانی گەدەن بەتاکید هەرسێکی کون کردووە. ئێستا دەتوانن بیبینن بینەرانی بەرنامەی دکتۆر ئاراس هەرسێک چینی گەدە دەتوانن ببینن ئەم بەکتریایە هەرسێکی کون کردووە. اینجا پێم بڵێ ئەم بەکتریایە چییە و بۆ وا دەکات و چۆن وا دەکات؟ خۆی لە ڕاستیا گەرباسی کورتەیەکی مێژووی بەکتریاکە بکەین لە چ ساڵێکا دۆزراوەتەوە. دوو زانای بەناوبانگی ئوسترالی کە پرۆفیسۆر بەناوەکانی بێری جێ مارشاڵ و ڕۆبن وارینان پێوترێت لە ساڵی 1962 هەستان بە دۆزینەوە ئەم بەکتریایە کە لەناو خەڵکە بە ڤایرۆس ناوەبرێت کە هەڵە شەوانیە. دواتر خەڵاتی نۆبڵ پرایسان لەسەری وەرگرت چونکە هۆکارێکی سەرەکیە بۆ توش بوون بە برینی گەدە و 12 گریا. باشە، چییە ئەمە؟ ئەم بەکتریایە بەکتریایەکی حەلەزۆنیە، کلکی هەیە بە شێوەی با بڵێن قامچی کە پێوترە فلاجێلا. کێ تووشە بێت؟ عادەتەن چۆن توش ئەبین؟ زیاتر پێرسن تو پێرسنە، ینی لە کەسێکەوە بۆ کەسێکتر ئەگوێزرێتەوە لە ڕێگەی بۆ نمونە ماچکردن لیکەوە یاخود ڕشانەوەی کەسی توش بوو. باشە؟ واتە یەکێک لە ڕێگەکانی گواستنەوەی بەکتریاکە لە ڕێگەی لیکەوەیە، لە ڕێگەی ماچکردن بۆ نمونە دەگوازرێتەوە. ماچ و موچ قەدەخەیە. قەدەخەیە. بەتاکید. ڕێگەی کتران پێڵان ئۆرۆفیکەڵ، ینی پیسایی با بڵێن پیسایی کەسی توش بوو تێکەڵ بە خواردن بە ئاو بێت بە بچێتە دەمی کەسێکی ترەوە لەو ڕێگەی و تووشە بێت. ڕێگەی تریش بە ئام ئەو خواردنانەیە کە ناشۆرێنەوە، ئەو سەوزانە ئەو ئاوەی کە ناشۆرێتە با بڵێن پاک نیە و تەعقیم نیە، سەرچاوەکەی دروست نییە. ئەم بەکتریایە زۆرتر لە وڵاتە دواکەوتووەکان و وڵاتانەی کە لە قۆناغی پێشکەوتنە کە پێیانەوترێن developing countries وەکو ئاسیا، ئەفریقا، ئەمریکا لاتین زیاتر لەمانە زۆرە. لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو ئەمریکاشا هەیە. بۆ نمونە ئەگەر ئەمریکا بە نمونە وەرگرین تقریبا نیوەی دانیشتوانی ئەمریکا هەڵگری ئەم بەکتریایە.